والله تجربة كراوة تجربيكا تعقيبك نوا بيبين بركتي استغفار چەند گەورەیە جاری وهەیە هەر کەوت و پڕ پادە هەر کەوت و پڕ جاری وهەیە خوای تعالی ئەگەر بە دڵت استغفار بکەی یەکسەر خوای تعالی بۆ تێکا. دکتۆر محەممەد الساوی ئەڵێ لە ئەسکەندەریەوە ئەچوون بۆ قاهیرە لەوێ لە مەتارەوە سەفەرێکم هەبوو تۆزێ زوو ڕۆیشتم داوام لە برادەرێک کرد کە مزگەوتێکی هەبوو لە نزیکی مەتار وتم مزگەوتەکەم بۆ بکەرەوە من شەو حەزەکەم بێمە ئەوێ لەوێ بمێنمەوە و نوێژ و ئەوانە بکەم چەندێ خوای گەورە بۆمی کردبێ دوای ئێوە لەوێ بخەوم بۆ ئەوەی بەیانی زوو بگەمە مەوعیدی تەیارەکەیە. ئەڵێ کاتێ ڕۆشتم بینیم مزگەوتەکەی کردوێتەوە و لەوێش زەلامێکم ئەبینی نوێژێ کرد و ئەپاڕایەوە زۆر داوای لێبوردنیە کرد و زۆر ئەپاڕایەوە لە خوای تعالی. ئەڵێ لە بینی نوێژەکەیە ڕۆشتمە لایە وتم کاکە خێرەوە تو ئەوەندە ئەگری ئەوەندە داوای لێبوردنەکەی ئەوەندە دوعاەکەی خێرە هیچ بووە. وتی واللهی مامۆسای بەڕێز سبەی سعات 9 خێزانەکەم کە زۆر خۆشمەوێ قەرارە عەمەلیات بکاو نەخۆشیەکەی زۆر خراپە بەڵام من مەوعیدەکەی سعات 9 و پارەی عەمەلیاتەکەشی 15,400 جونەی هە من نیمە نازانم چی بکەم. ئەڵێ منیش نەمزانی چی بڵێم نە ئەوەم بوو بیدەم پێی وتم داوای لێبوردن و دوعای خۆت بکە و بەردەوام بە منیش زۆر ماندوو بم خەوتم بۆ نوێژی بەیانی خادمی مزگەوتەکە لیساندم بۆ نوێژی بەیانی. ئەڵێ ئیمامی مزگەوتەکە ڕجای لێ کردم وتی مامۆسا حەزەکەم تو بێیتە پێشنوێژی. وتم بابە من زۆر ماندوم بەخوا زۆر خەوم دێ ئەسڵەن تاقەت یعنی ناتوانم پێشنوێژی بکەم. وتی ئەگەر چەند ئاەتێکی کورتیش بیار حەزەکەم بەڕێزت بۆ مبارەکی تۆ بەرنوێژیمان بکەیت. ئەڵێ بەرنوێژیم بۆ کردن دوای نوێژەکە کابرایەک هات شکڵوشیەوەی پیاوی دەوڵەمەنیە کرد هات وتی من ماڵم تازە هاتوومەتە ئەم گەڕەکە ماڵم نزیکە لە عێراقەوە معمەلی پلاستیکم هەیە الحەمدولله دەوڵەمەنی لەخوا بەزێڵ بێ لەو کاتەشەوە کە گوێ لە تۆ ئەگرم لە وتارەکانی تۆ ئەگرم زۆر کاریگەری تێکردوم زۆر تەئسیری تێکردوم. ئێسەش 15,400 جونەی زەکاتم هەیە هاوردمە بیدەمە جەنابەت بیدەی بە کەسێکی مستحق. وتم چەنێ؟ وتی 15,400 جونەی یەک هەفتەیە خێزانەکەم تەکلیفەکە کە زوو بیبەخشمەنەوە گوناحبار ببین. من وتمە چاوەڕێکم کەسێک مستحق بێ. ئێستا جەنابتم بینی وتم نەوەک یعنی لەوانەیە جەنابەت خەڵک بناسی خەڵک پرسیار و داوات لێەکە. ئەڵێ هەر لەوەیە چاوم گردا کابرام دۆزیە و بانگم کرد پێم وتم کاکە وەرە بێر ئەیرە. وتی چییە؟ وتم ئەوە پارەکەم لە وەرگرددان پێی وتم ئەوە 15,400 جونەی هەکەیە ئەوە خوای تەعالا بۆی ناردی لە ماوەی چەند سەعاتێکە ئیستیغفار و دوعاکردن خوای تەعالا بۆی ناردی. ئەڵێ هەرسێکمان دەستمان کرد بە گریان لەوێ هەرسێکمان دەستمان کرد بە گریان لەوێ خوای تەعالا جاری وایە بە لەحەزاتێک وەڵام تەداتەوە. واللهی براینە لێتانی ناشارمەوە چەندین کەس هاتۆتە لام هاتۆتە لام مناڵی نەبووە واللهی نەسیحەتم کردەوەتمە ئیستیغفار بکە باوەڕ بکەن دوای چەند مانگێک بە خۆشی و بە مژدەوە هاتۆتەوە وتێتی واللهی لەخوا بەزیاو بێ ئێستا خێزانم حامیلەیە. ئەمە فەزلی خوای پەروەردگارە ئەمە نیعمەتێکە بەڕاستی خوای تەعالا بۆ ئەهلی ئیمان دایناوە. دەی با ئێمەش بگەڕێنەوە بۆ لای خوای تەعالا هەوڵ بدەین ئیلتیزام بکەین بەو مەنهەجەی کە بەو ڕێبازەی کە خوای تەعالا بۆ پێغەمبەری ناردووە کە پێغەمبەر لەسەری بووە کە خۆشی ئەم دنیایە و بەختەوەری ئەم دنیایەی لە دوایە بێجگە لە قیامەتیش کە لێبوردەیی خوایی لە دوایە.